بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ئایندەی سووریا دەکەین دوای ڕێکەوتنی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرە کە ڕێکەوتنێکیان واژۆ کردووە و قسە لەسەرەوە دەکەین دەستکەوتەکانی هەردوو لە هەم لایەنی کوردی و هەم دەوڵەتی سووریا سەرۆکۆماری سووریا لەو ڕێکەوتنەدا چییە و لێکەوتەی چی دەبێت لەسەر ئایندەی کورد لە سووریا و کاریگەریش چی دەبێت لەسەر دۆخی کورد لە ناوچەکانی دیکە هەروە قسە لەسەرەوە دەکەین دوای ئەم ڕێکەوتنە ڕۆڵی وڵاتانی کاریگەر لە سووریا چۆن دەبێت و بۆچی ئەمریکا و فەڕەنسا بەشدار بوون لەم ڕێکەوتنەوە تورکیاش ئاگادار بووە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزێرانی کۆمەڵ دادگەری قسەی لەسەر دەکەین دکتۆر بەخێر بێن سوپاسی ئەمەدە بوون زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو ڕێکەوتنی کە کرا لەدەی ئەم مانگە لە نێوان سەرۆکۆماری سووریا و فەرماندەهێزەکانی سووریای دێموکرات قازانجەکە دوولایەنە بوو لەم ڕێکەوتنە بناخوای بەخشندە میهرەبان سڵاو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و پیرۆزبایی مانگی ڕەمەزانیان لێکەین و تاعاتیان قبوڵ بێ و پیرۆزبایی ئەو ڕێکەوتنە گرنگەش بەڕاستی لە هەموو گەرانی سووریا و لەگەلی کورد و تایبەتیەکەین چکە بەڕاستی هەنگاوێکی زۆر گرنگ و وێژووی بوو کورد لە سووریا وڵاتی شام مێژوویەکی دوور و درێژ و ڕێگوڕیشەداری هەیە کورد جگە لەوەی خۆی لە سەرخاکی خۆیەتی بەڵام بە حکمی با بڵێن سەردەمی سەلاحەدینی ئەیوبی کە وەکو سەرکردەیەکی ئیسلامی کوردی حکمی ناوچەکانی شام و حەڵەب و هەموو ئەو وڵاتانەی ئێستا پێڵێن ئوردون و لوبنان و فەڵەستین و هەتا میسری کردووە لەبەرەوە کورد بە ڕێگوڕیشەی شامی شارۆشتۆتە خوارەوە یعنی ئێستا لە شارێکی وەکو دیمەشقا زیاد لە ملیۆنێک کوردی تایە کورد لە حەڵەب هەیە لە ڕەقە هەیە لە هەموو ئەم ناوچانەی شام هەیە جگەل لە ڕۆژاوای کوردستان ینی کورد لە هەموو ناوچەکانە هەیە بۆیە کورد لە شامە ڕابەرایەتی کردووە کورد لە شامە حکمی کردووە خۆی خاوەنی دەسەڵات دەیان ساڵ حکمڕانی هەموو ناوچانە کورد کردوێتی هەموو میری یەکەیەکی ئەو ناوچانە هەمووی کورد بووە دوجاریش لە سووریای نوێ شایانی ئەم 100 ساڵی ڕابردوو بەشێکی زۆر لە سەرۆک کۆمارەکانی سووریا کورد بوون لە سەرۆک وەزیرەکان کورد بوون بەڵام لە دوای هاتنی بەعسیەکان بۆ سووریا بە تایبەتی ئەو 6 ساڵی ڕابردوو بەڕاستی کاریان لەسەرەوە کرد بە ناوی عروبە و قەومایەتی ئەوە شتێک بە ناوی کورد لە سووریا نەمێنێتەوە بۆیە باوەڕیان وا بۆ هاتن پشتێنەیەکیان دروست کرد بە ناوی پشتێنەی عەرەبی هەموو ئەم ناوچە کوردیانیان تعریب کرد و شتێکیان نەهێش بە ناوی کورد لە هیچ وەسیقەیەکی ڕەسمی سووریا شتێک بێت لە دەستورە بڵێ ئەمە کوردە و مافی هەیە یا ئەم کورد تەنانەت ئەم کوردانە مافی هاوڵاتی بوونیشان لێوەرگیرا بەشێکی زۆریان پەساپۆرتیان پێ نادرا بەشێکی زۆریان کارتی نیشتیمانیان بۆ ناکرا یعنی کورد لە بارودۆخێکی زۆر خراپە لە سووریا ڕۆی هەتا کارگەشتەوەی دەسەڵاتدارانی سووریا حافز ئەسەد و بە شاری کوڕیشی پیان وا بوو شتێک نییە لە سووریا ناوی کورد بێ و هیچ جۆرە مافێک بۆ کوردەکان نەبوو بۆیە من لە یەکەم ڕۆژی ئەم گۆڕانکاریەوە پیرۆزبایم لە خەڵکی سووریا و خەڵکی کوردانی ڕۆژاوا کردووە کە بەڕاستی دیکتاتۆرێکی زۆر گەورە لە سووریا کە دانی بە بوونی کوردانە ئانا و هەوڵی دابوو جینۆسایدی کورد بکەن و ئاسەواری کورد نێڵن و خاکەکەشیان سوتما کرد یانی گۆڕانکارێکی گەورەیان کردبوو لە ناو ڕۆژاوای کوردستانە ئێستا ئەم دوژمنە سەرسەختە نەما پێم وابوو هەر کەسێک بێ لەو ڕژێمەی پێشوو باشتر دەبێت چۆ جارێککە لانی کەم دەسەڵاتی ئەوەی نابێ خۆی بەسەر کوردستان بسەپێنە چووکە کوردستانیش ئیدارەیەکی هەیە و هێزی چەکداری هەیە و بۆتە ئەمری واقع و چۆ لە سیاسەت ئەمری واقع زۆر گرنگە یعنی ئەوەی ئێستاوان لەو ناوچە زۆری بەدەستیانەوەیە کە نزیکەیەک لەسەر سێ خاکی سووریایە ئەمە گرنگە وای لێ کردووە بە حکوومەتی سووریا حسابیان بۆ بکە دەوڵەتانی دنیا حسابیان بۆ بکەن یعنی پەکەکە کە لە باکوورە جێپەیەکی نییە دوو شاری بەدەستەوە نییە ناتوانێت و کاریگەری هەبێ ئێمە لە باشوورە کورد پێگەیەکی هەبوو کە ڕژەم ڕووخاوە بەشێکی زۆر لە خاکی کوردستان ئازاد و سەربەخۆ بووە یعنی ئەمە پێڵێن ئەمری واقع لە سیاسەتا کە دژمنانی مامەڵەی لەگەڵاکرد بۆیە دوایەم گۆڕانکاریانەی کە بوو ئەم دەرەنجامی ئەم گفتوگویانە ئەم ئامانجی ڕێککەوتنە با بڵێم ڕێککەوتنێک کە کرا چەند مانگێکە خەریکن
ئەمڕۆ نییە نەخواندێکی دێبەستنەوە بۆ ڕووداوانی سووریا بەتایبەت بە هیچ شێوەیەکان شتێکی زۆر کۆنا ئەگەر ئاگادار بن چار کردووە ئەم ڕێکەوتنە بکە. ئەحمەد شەرا دان چاپێکەوتنی کردو لە یەکەم ڕۆژەوە توێتی ئێمە لەگەڵ برا کوردەکانمان کێشەکەمان باشتی چارەسەرەکەین. بڕیارمان داوە یەک پارچەی خاکی سووریا بپارێزین، بڕیارمان داوە پێکەوە ئیدارەی سووریا بکەین، نامانەوە شەڕی ناوخۆ بکەین. ومن پێم وایە تورکیا سەردەمانێک زۆر فشاری لێ کردبوو کابێ لێیاندن، ئەو خۆی قبوڵی نەبوو کە شەڕی کورد بکە بەڕاستی. ئەنیسانە بێ بە ویژدانەوە بڵێ دانیشتن کراوە تا و کۆبوونەوەی کراوە. بەڵێ ئەم کۆبوونەوەی بە ئاگاداری ئەمریکیەکان کراوە، بە ئاگاداری فەڕەنسیەکان کراوە، بە ئاگاداری تورکیا کراوە و بە ئاگاداری هەندێک لە وڵاتانی عەرەبی کراوە. بەڵێ دەرەن یەکەم جاریشە لە مێژووی سووریای نوێدا بەڕەسمی دان بەوە دابندرێت کە کورد پێکهاتەیەکی سەرەکیە و مافی شەرعی خۆی هەیە و مافی قانونی هەیە و بۆی هەیە تەمان لە دەستوری شا دەبێ ئەم مافانە هەمووی بسەلمێندرێ و کەسێک کە نوێنەرایەتی کورد کا بچێت لەگەڵ سەرۆک کۆماری سووریا بەیەکەوە دانیشت و پێکەوە ڕێکەوتنامەیەک ئیمزا بکەن دەتوان بڵێم ئەمە یەکەم جارە لە مێژووی هەموو سووریا لەبەرەوە زۆر گرینگە کەمە هەر بۆ خۆی دانپیانانە کە بەوەی کە کورد خاوەنی ئەو کیانەیە. ئەنجا ئەبێ و ڕاستیە بزانین ئەمڕۆ ئەحمەد شەرە هێشتا حکوومەتەکەی باش دانەمەزراوە فشاری لەسرە و معلومە پێویستی بەم ڕێکەوتنە ئیسرائیلەکان کێشەی بۆ دروستەکەن باشە لە ڕێگای عەلەویەکان و دورزیەکان و بمانەوە نەمانەوێ هەندێک کێشەی لە پێش. ئێستا ئامادەیە بێتە پێشەوە لە کورد و ڕێکەوتنێکیش بکە. سیاسەتکردنیش وایە چۆن ئیسفادە لە دەرفەتەکانەکەی چۆن هەلێکە قۆزیەوە. سیاسەت قسەی عاتیفی نییە. تۆ لە دوورەوە ئاگاد لە ڕۆژاوای کوردستان نییە بێ بڵێ کاکەمانە بۆچی ڕێککەوتن. بەڵام دەڵێن هەر پێشتر بەرپرسانی ڕۆژاوای کوردستان دەست پێش خەریان کردبی پێش سەرۆک کۆماری ژەوانیش خوازیاریەوە بوون ڕێککەوتن. من هەردوو لا خوازیاریەوە بوون. من بۆ باسکەم تەبان بەنسبەت ئەحمەد شەرعەوە بۆ ئەو زۆر پێویست بوونم قۆناغایە لەگەڵ کوردڕێکەوێ بۆ کوردیش ئێستا ئەحمەد شەرع ئامادەیە لەیان بێتە پێشەوە کە دەوڵەتێکی مرکزی بەهێز لە سووریا دروست بوو جوابی کورد هەر ناداتەوە. بۆیە سیاسەتکردن تۆ دەبێ هەلب قۆزیەوە دەرفەتەکان لە دەست نەدەی بە عاتیفە ناکرێ. کوردی لە ڕۆژاوا گەرەوە قبول نەکا سبێنێ دەوڵەتی سووریا بە قووەت بوو دانیان پیانانی سبێنێ بەرژەوەندی ئەمریکا لەگەڵ سووریا زیاتر بوو بە جیان دێڵێ خۆی ئەمریکامان دیوە و ئەمریکا بە تایبەتی ترامپ سیاسەتی ئەمریکای زۆر بەڕوونی بە دنیاگەاند دەڵێ ئێمە ئەمریکا لە پێش هەموو شتێکەوەیە و بەرژەوەندەکانی ئەمریکا لەسەر و هەموو شتێکەوەی ئێمە باوەڕوان بەهیچ دۆستایەتێک نێکە لە بەرژەوەندی ئەمریکا نەبێ لەبەرەوە ئامادەیە لەگەڵ جۆلانی مامەلاکە کە دوێنێ قاعدە بووە لەگەڵ تالیبانێکە کە 20 ساڵ شەڕێکی خوێناویان کردووە وڵاتەکەی تەسلیمەکە کێشەی نییە وڵاتەکە سیاست چۆنەکە چەپا ڕاستە ئیسلامیە تونڕەوە چیە بەس گرنگ بەرژەوەندەکانی ئەمریکا نزیکترین دۆستەکانی ئەمریکا کەنەدا یەکێتی ئەوروپا بەگشتی ئەوروپیەکان دوای ئەوان و ئۆکرانیا بە پشتیوانی ئەمریکا شەڕی دەست پێ کرد ئەمریکیەکان هەنیاندا یعنی زۆر بە ئاسانی پشتی تێکرد کابێت زۆر ئاسانە بۆ کورد لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە باکوور لە باشوور ئەمریکا بڵێ خوا حافیز دەنێ خۆی پێ دەڵێ ترام لە گرتەیەکی ڤیددیۆیە هەموو بینیمان ئەڵێ شەڕی کورد و تورک 100 ساڵ هەیە خۆ ئێمە حەڵ ناکرێ ئێمە چیان لێ لەبەرەوە زۆر ڕوونە ئەمە سیاسەتیەوە کورد دەبێ خۆی خەمی خۆی بخۆ ئەم هەنگاوە هەنگاوێکی سیاسی دیبلۆماسی و ڕێکەوتنێکی استراتیژی زۆر گرنگ بوو دەبێت کوردەوەی لە بەرچاو بێ و هەندێک کەس بە عاتیفە بیر نەکەنەوە جا کورد داوای مافی نەتەوەی خۆیەکە ئیسلامیەک بۆی دابینەکە چەپێک بۆی دابینەکە لیبرالێک بۆی دابینەکە کێشەی چییە گرنگەوەیە ئەحمەد شەرع کە کەسایەتیەکی ئیسلامیە کە بەڕاوەچوونی زۆرێک لەو خەڵکانی لە مەیدانی سیاسەتی شەکەن و واقعیش وا بووە باگراوندێکی تونڕەویشیە بووە ئێستا ئامادەیە لەگەڵ کووردا دانیشێ لەگەڵ کوردێکی چەپ خۆ معلوم ماوەی کوردانە لە بیرۆڕایە چەپن و لەوانەیە باوەڕیان بە فکر و مەزهەبی ئەحمەد شەرعیش نەبێ بەڵام لە پێناوی وڵاتەکەیانە هەر یەکە بەرژەوەندی ناوچەکەی خۆی لە بەرچاو گرتووە دوجاری ئەمە لە مەسلحەتی کووردا لە مەسلحەتی سووریاشە بەرژەوەندی کورد لە سووریا لەگەڵ دەوڵەتی سووریایە لە کۆڵ شەڕی تورکیا و لێدان و پێکدادانی تورکیا بوونەوە هەموو دقەیە کوردانی ڕۆژاوە چاوەڕوانی ئەوانە کرد هەواریان لێستا بوو داوان لە وڵاتانە کرد پشتگیریان بکەن چاوەڕێوانە کرد جێشی تورک بچێتە ناو ڕۆژاوە جێشی تورک بێتە ڕۆژهەڵاتی فراتی جێشی تورک بچێتە ناو کۆبانێ و بێتە قامشلۆشانی ڕۆژانەش بە تایارە لێدەن ئێستا لە شەڕی تورک دوورکەوتنەوە و دەتوانن وڵاتەکەی خۆشیان ببوژێنەوە کاکە ئەمان جۆرێک لە حەسارێکیان لەسەر بوو بۆ نمونە فڕۆکەخانەیان هەیە لە قامشلۆ
ئەم فڕۆکەخانە نەیتوانانی فڕۆکەیەک بۆی وڵاتێک لێەوە بڕوە لەبەرەوەی مەتارەکە دەوڵەتی سووری تا ڕێگای پێ نەدا ئەسمانەکەی ڕێگە نادا لەمڕۆ فڕۆکەخانەکان کراوەیە بە هەر لایەکە بڕۆن لەمڕۆوە حەساریان لەسەرنەوە بۆ هەموو شوێنێکی سووریا دەرگاکانیان بۆ کراوەتەوە لەمڕۆ لیرەی سووری کە کوردیش و عەرەبیش لە سووریا لەسەر ئەو دراواژین هەر بەو ڕێککەوتنە بەڵێ لە 16 بەرز بووە زۆر گرنگە یعنی لە هەموو ڕێکەوە لە بەرژەوەندی کوردیش و خەڵقی سووریاشە هەم ئیتر پەڕێکی ئاشتیش کرایەوە باش بەس کاکتۆر پێشتر هەندێک خەڵک لێرە بە ناوی نووسە زۆر ڕخنیان لە ئەحمەد شەرع دەگرت لە مێژووی سووریادا هیچ کەسێک کە بۆ سەر کۆمارێک ئاوا ئامادە بێدانمە مافی کورد مامەڵەیەکی تەندروست لەگەڵ کورد بکە چکە پۆست لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک خەڵک بە ناوی نووسەر و ئەوانە ڕۆشن میرێشێکی زۆر هەبوو لە مێژووی سووریادا کەسێک هەبوو ئاوا باش مامەڵە کە لەگەڵ کورد بێمە بزانین سووریا پێش ئەحمەد شەرع بەشار ئەسەد و حافظ ئەسەد حکمیان کردو بۆ شێوازەی کە باسم کرد چۆن مامەڵەیان لەگەڵ کورد کردو لەگەڵەوەشا بۆ معلومات لەو ڕۆژەوە کە بەشار ئەسەد تووشی ئەو کارە ساتە بوو لە 2011 بەدواوە لە ناوچە کوردیەکانە دژایەتی بەشار ئەسەدیان نەکردووە و ڕسمەکانیشان لا نەبردووە لەگەڵەوە شاوایش بەشار ئەسەد ئامادە نەبووەدان بە مافی کووردا بنێ بڵێ ئەوە ئۆتۆنۆمی حکمی ذاتیشتانە ئامادە نەبوو وەریشان بگرێ وەکو بەشێک لە سوپای سووریا ئامادە نەبوون بە وەریان بگرێ ئامادە نەبوون بە هیچ شێوە هاوکاریان بکە ئێستا پیاوێک هاتووە ڕژێمێکی دەسەڵاتێکی نوێ هاتووە کە ئەحمەد شەرع ڕابەرایەتیەکە ئەم برادەرانە بەڕاستی وەکو کورد و کوردایەتی بیریان لەوە نەیەکردەوە بەقەدەرەوەی بابەتەکە ئایدۆلۆژی بیریان لێکردەوە لەبەرەوەی ئەمە ئیسلامیەک هاتووەتە سەر حکم چۆن بتوانن دژایەتی ئیسلامی بکەن بە هەموو شێوەیەک پیان ناخۆشم ڕێکەوت نەشکراوە حەزیان نەکرد بەڵێ شەڕ بەردەوام بێ بڵێنەوە تا ئیسلامیەکان دژی کوردن ینی هەتا ئەو بیر و بۆ چوونە بەڵام بەڕاستی دەسەڵاتی هەسەدا بە باوا بڵێن ڕۆژاوە و مەزلوم عەبدیش هەرچەندە ڕاستە فشاریان لەسەر بووە داوای ئەمریکا بووە و فشاری تورکیان لەسەر بووە بەڵام خۆشیان زۆر عاقلانە هەنگاویان هەنگاوێکی ژیرانەی گرنگ بوو کە لەم خۆناغا چوون لەگەڵ شام ڕێککەوتن ئەوەی ئێستا بۆیان نەکرێت لە داهاتوو بۆیان ناکرێت و بێ بزانن بەرژەوەندی ئەوانیش تۆ داوای بەرژەوەندی میلەتێکەکەی بە دوای ئایدۆلۆژیایە ناگەڕێیت لەبەرەوە بە ئەمانە بەقەدەرەوەی ئەم فەریکی ئەلمانیانەی لای خۆمان بەقەدەرەوەی بابەتەکە ئایدۆلۆژیانە بیریان لێکردەوە مادام ئەمانە ئیسلامین حکومەکان دژی کوردن بەقەدەرەوە دەماری کوردایەتیان ناجوڵا بڵێن چی بۆ کورد باشە بکرێ و هەر کەسێک بیکە ئەمە گرنگە دەماری ئایدۆلۆژیەکە لە پێش بەڵام ئەو زۆر لە پێشتر بوو بۆیە نیگەران بوون باوەڕکە شەرمەزاریش بوون بەم ڕێکەوتنە هەر شەرمەزار بوون نازانن چۆن بتوانن باسیکەن بۆ خۆی وەکوتم گرنگە بۆیان لەبەرەوەی کە کوردانی ڕۆژاوا هەستم کرد لە لێواری فەوتانی شیتیا بوو من لە بیرمە لە دوای هاتنی ئەحمەد شەرع و ئەو گۆڕانکارانەی لە سووری بوو لە یەکێک لە کەناڵەکان چاوپێکەوتنێکم هەبوو یەکێک لەو برادەرانەی کە فێرڤی ئەلمانیەتی زۆر بەرز بوو بە ناوی کوردایەتیەوە قسەیە کرد بە منی وت من باسم لەوە کرد سیاست واقع پێمان دەڵێ کوردانی ڕۆژاوا دەبێت لەگەڵ سووریا ڕێککەون ئەمڕۆ سیستمی نوێی جیهانی لەگەڵ لە کردنی سووریانیە لەگەڵەوە نیە دەوڵەتێککە لە سووریا دروست بێ و بەرژەوەندی کورد لە ڕۆژاوا لەگەڵ سووریایە سووریا ئێستا بێهێزە ئەتوانن زۆر چ بەدەست بێنن بە دەستور مافەکانی خۆیان جێگا بکەنەوە ئەمریکا جێگای سیقە متمانە نییە و دوجاریش هەر ئەوە لە بەرژەوەندیانە لە عێراقیشا بۆ قۆناغانایە ڕۆیشتوین ئەو برادەرە باسی لەوە کرد بە هیچ شێوەیەک شتی لەو بابەتە نیە و من ئەوەی لایادمە بە منی گوت تۆ هەر ئاگال لە دنیا نیە و من وتی دەوڵەتی سەربەخۆ بەڵێ دەوڵەتێکی سەربەخۆ دروست دەبێ و ئیسرائیل پشتیوانیان دەکات دەبن بە دەوڵەت و ئەمریکا دایانکا بە دەوڵەت و ئەمریکا خۆی پێوتم چنم ڕێکەوتە بکەن بە کارەی ئەمریکیش چوونەوە بۆ معلوماتت و ئەمەش واقعەکە ئەوەیە ئەمڕۆ چۆن برادرانی ئێمە لەگەڵ عێراق هەموو عێراقمان کەوتو بۆ دەست سەرۆک کۆمار جێگری سەرۆکوەزیران جێگری سەرۆکی پەرلەمان وەزارەتە گرنگەکان وەزارەتی دەرەوە و چیپشی هەمووی بەدەست دەستورمان نووسیەوە سوپاس سالاری عێراق ئەنجا هێزی پێشمەرگە بەغدایە پاراست شیعە و سوننە پەنایان بۆ کورد هێنا فریامان کەوە هەتا حەمرین پێشمەرگە زیاتر کەسی لێ نەبوو یعنی وای لێ هاتبوو بەغاشمان کەوت بۆ دەست بە ناوی ریفراندۆمە هەموویمان لە دەستدا دوایی ببێن دیفاع لە پردێ بکەین بڵێن وڵای لە پردێدا بابێک مەشکان یعنی تۆ هەموو عێراق هەموو کوردستان لە دەست داوە هاتووی باسی دەبابەیەکەکەی لە پردێ
ئەمە کارەساتەکەیە کە ئێمە لێمان نەزانی ئێستاش ئەو تا چارەسەرەکەەوە نیە لە بەغدایە هەموو ڕۆژە وەفتەکانمان لە بەغا کەوتون و داوای چارەسەرەکەین و ئەرەکاکە چی بکەین و کەی موچەمان بۆ نێرن و کەی قەزەینەوتەکە حەلکەین و کەی ئەم بابەتە حەلکەین و ئەمە واقعەکە وایە بۆ ئەوانی ئەمە هەنگاوێکی وەکوتم زۆر گرنگە جێگای دەستخۆشیە کاریگەری بۆ ئێمەش دەبێ مەسەلەن من قەناعەتم وایە بەهۆی کاریگەریکی بۆ نمونە ڕێکەوتنە بەڵێ مەڵای کاریگەری زۆر گەورەیە بێ لەسەر کوردانی باکوور کە هەنگاوێک لە ئاشتەکەی عەبدوڵڵا ئۆجالان دەباتە پێشەوە کە ئەوەش لە بەرژەوەندی ئەوانە من پێم وابووە و هەموو ئەوانەی کە بەڕاستی شارەزا بوون لە وەزعی سیاسەت و سیاسەت مەداری نێودەوڵەتی بوون لەوانەیەکێک لەوانە مام جەلال 20 ساڵ پێش ئێستا لە دانیشتێکا باسیەوە کرد وتی من داوام لێ کردووە باپەکە کە خەباتی سیاسی دەست پێ بکە هەموو ئەوروپا و ئەمریکا پشگیریەکە و تێشا سەرکەوتووە بن چونکە ئەو خەباتە سیاسی بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ بیکەن زیاد لە 30 ملیۆن کورد لە باکوورا پشتیوانیانەکە ئەمریکیەکان و ئەوروپیەکان پشگیریانەکەن لە لیستی ڕەش و بلۆک و تیرۆران هێنە دەرەوە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگەکان دێ کەس لێ تێناگە بۆ کوردانی باکووری زۆر گرنگە و ئەو کێشەیە تەمان تورکیا کاگاداری ئەو ڕێکەوتن نامەیەوە خۆشحاڵی دەربڕی و نازانم ئەم ڕۆردۆگان قسەیەکی کرا لە ئێمەنەوەی ئەلبەرسەلان و سەلاحەدینی ئەیوبین ینی کورد و تورک پێکەوە ئێمە حکمی ئەم وڵاتەمان کردەوە قسێ زۆر گرنگ بوو با پێکەوە کێشەکان حەلکەین و وڵاتمان ناوچەکە بەرەو پێشبەرین لە بەرژەوەندی ئەوانە لە بەرژەوەندی ئێمەیە ئێمە بەڕاستی بەمە لە ئێمە هەرێمی کوردستان لە کێشەیەکی زۆر گەورەیەژی هەموو ڕۆژە ناوچەکانمان ئەمنیەتی نەماوە بەهۆی بەردومانی تورکیاوە بۆ سەر بنکەبارەگاکانی پەکەکە و لایەنگرانی پەکەکە یعنی ئەو کاریگەری دەبێت ئەو ڕێکەوتنەی کە کرا لێ مەزلوم عەبدی و ئەحمەد کاریگەریی لەسەر پرۆسەیاشیش کاریگەریە بۆ هەرێم کاریگەریی ڕاستەوخۆیە بێ لەسەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لە هەندێک کێشە و بەڵای ناوخۆی بە دوورە بێ پێم وایە تورکیا ئینجاز ئەوەندە فشار ناکاتە سەر هەرێمی کوردستان و سەر ئەوانی بارودۆخی کورتە بوو بۆ نمونە ئەنە کەسەوی پارتی پشگیری دەکات بێگومان هەسەدەش پەکەکە پشتیوانی کردووە قەندیل ئەمجارە ئامادە نەبوون تەڕادەیەک پارتی دموکراتی کوردستان پێی نیگەران بووە چەندە ئەمڕۆ پەیوەندێکی تەلەفۆنی لێوان مەسعود بارزانی مەزلوم عەبدی ڕوویدا بوو نیگەرانێکەیە لایەن پارتی لەم ڕێکەوتنە بەوەی کە ئەنە کەسە کەوان پشگیریەکەم بەشدار نەبووی هەستی پێ دەکرێت یەکەم ڕاستە ئەم ڕێکەوتنە لەگەڵ هەسەدە کراوە لەبەرەوەی هەسەدە ئێستا لەسەر ساحەکە هەیە و هێزە چەکدارەکەی ئەوانە و زۆرینەی کوردی ڕۆژاوا پشتیوانی لە هێزەکانی سووریا دیموکرات دەکەن هێزەکانی سووریا دیموکرات هەر کوردیشان لەگەڵ نیە تەمان عەرەبیشان لەگەڵایە بەڵام دوو ڕاستی هەیە بڵێن یەکەمیان پارتی نابێ نیگەران بێ دەبێ خۆشحاڵ بێ لەوەی کە لە ڕۆژاوا کراوە و دەبێ پشتیوانیان بکە و دەبێ بێ ئەو پرۆسێ هەوڵدا سەرکەوتوو بێ دەبێ ئیش لەسەرەوە بکە کوردانی ڕۆژئاواش بە مافی چارەنووسی خۆیان بگەن لە ناو دەستوری سووریا ئەو مافە دیاری بکرێ ئیتر فیدراالیە کۆنفیدراالیە حکمی زاتیە یا هەر هیچ نییە هەر ڕێبەرەکی خۆسەرە هەرچی شتێک لەو بابەتێ بەڵام خاڵی دووەمی شەوەیە بێ کوردانی ڕۆژاوا من پێم خۆش بوو مەزلوم عەبدی و تێمە و تەجروبەی برادرانی باشوور دووبارە ناکەینەوە مەسیلەوە چی بوو؟ زانیکی مەبەستی لەوە بوو کە ئێمە داوای شتێک بکەین کە دوایی بۆشمان بەڕێوە نەچێ داوای دەوڵەت و جیابوونەوە بکەین و دوجری شکست بێنین ئێمە لەگەڵ سووریا ڕێگەکەوین و مافەکانی خۆمان لەوێ وەردەگرین بەو شێوازەی کە هەیە تەمان دیارمان داوای دەوڵەتی سەربەخۆیان نەکردو لەو چه داوای فیدراالیشیان نەکرد بێ مەبەستی پێوە بوو و ناشمانەوە شەڕی ناوخۆ دروستکەینەوە ئەوان دروستیان کرد دەبێ ئەوان هێو لەبەر چاو بگرن ئەنە کەسە و هەموو ئەو حیزبە سیاسیانەی ترکە هەن هەریەکان نوێنەرایەتی خەڵکێکەکەن ڕاستە کەمینە و زۆری نەهەیە نابێت کەس ینی وا بڵێن هێز و خەباتی ئەوانیش لەبەر چاو نەگیرێ بۆی تەبایی دروست بێ هەر کەسە بەقەدەر خۆی بەشداری تیا بکە ئەو ئیدارەی دروستیەکەن و ئەو بەشداری لە حکوومەتی ئایندەی سووریایکەن پارتیش داوایەوەکە کە هەموو نوێنەری کوردەکانی هەموو لایەکی تیاابێ و ئەمەش لە بەرژەوەندی ئەوانە ئینسان نابێ خەباتی کەس بەکەم بگرێ خۆی گەڕۆ لە قورئانە فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم هەر کەسە بەقەدەر خۆی خەباتی هەیە نفوزی هەیە ڕاستە ئەنە کەسە زۆری نەنین بەڵام پێم وایە لە سەدادەی کوردانی ڕۆژاوایان لەگەڵ بێ ئەم لە سەدادەیەش کەم نیە بێ ئەوانی بە دەردی خۆڵێن تەفلی خەباتەکە ببن بێنە ناو ڕێککەوتنەکەەوە و بەشی خۆیان پێ بدرێ و ئاشتی و تەبایی دروستکەن چونکە خەڵکێک هەیە بەکاریان بێنێ و شەڕی ناوخۆی لێ دروستکە و ئاژاوە دروست بێ با حیزبێکی بچووکیش بێ
لەبەر لەم بابەتە بێ نیشتیمانیانە بیرکەوە کەس بە بچووک نەزانی ئەوانیش هەموو ئەم لایەنانە کە لە ناو سووریا هەن بە چەپ و ڕاست و ئیسلامی و ئەلبانیەوە کەس پشتگوێ نەخەن ئەوانیش بەڕاستی هەڵوێستی تونڕەوانیان بۆ بەرامبەر بە ئەو کەسانی مخالیف و پێچەوانیانن ئەو قۆناغە بگوزەرێ تۆ لەگەڵ ئەحمەد شەرعێکی ئیسلامیان ڕێکەوتی لەگەڵ ئەنە کەسە بۆ ڕێک ناکەی لەگەڵ ئیسلامیەکی کورد بۆ ڕێک ناکەی باش بەسکە تۆ سەوار بە حکوومەتەکەی بڵێن ئەو ڕێکەوتنە جۆرێکی لەدانان بوو بۆەوەی کە وەکو سەر و کۆمار کوردەکانیش مامەڵە لەگەڵ شەرعدا دەکەن اینجا بۆ دەسەڵاتەکەشی یعنی وا دەکە کە سزای وڵاتان کەم بێتەوە گەر سزای ئەوروپا زۆر گرنگە هەڵنەگیراوەی سەردەمی ئەسەد هی ئەمریکیەکان بەکوتم چۆن هەر ڕاستەوخۆ چەند ساعاتێک دوایەوە لە 16 بەهای لیرەی سووری بەرز بووە لە ڕاستیە کاریگەرێکی ڕاستە و خۆی ئەبێ لەسەر وەزعی سیاسی سووریا چونکەوە یەک لە سەرچێ خاکی سووریا بوو ئێستا ئەحمەد شەرع و دەوڵەتی سووری بێخەم بوون لەو یەکە سەرچەیە کە پەلاماریان بدە ئەوانیش نەبن بەشێک لە پلانی ئیسرائیل و عەلەویەکان و کێوکێ ئەوە خاڵێکی گرنگ بوو دوو مادام ئەمریکا و فەڕەنسا پشتیوانی ئەمایان کرد دیارە ئەمریکا و فەڕەنسا دایانەوێت دەوڵەتێکی بەهێز لە سووریا دروست ببێ ئەو گومانی تیانە و هەنگاوی یەکەمیشە بۆ لابردنی ئەو پارە بلۆکراوانەی سووریا کە لە دەرەوە هەیە و بۆ لابردنی ئەو ئابلۆ قابوورەی کە لەسەر سووریا هەیە و بۆ بۆچوونی من لە ماوەیەکی زۆر نزیکە ئەمریکا ئابلۆقەکەی خۆی لەسەر سووریەکان لابە و ڕاستەوخۆ لەگەڵیشانە دانیشتنەکە کە ئەمە لە بەرژەوەندی حکوومەتی سووریایە و لە بەرژەوەندی کوردستانیشە لە ڕۆژاوە و برادرانی ڕۆژاوە بۆ ڕێکەوتنە بەڵێ ینی دانیان ناوە بە دەسەڵاتی ئەحمەد شەرع و بەوەی کە ئەحمەد شەرع سەر کۆمارە و سەر ئەحمەد شەرع وەکو سەر کۆماری سووریا ئەوەی و من ئەوەی بیستم لە دانیشتەکە باس لەوە کراوە کە ئەوان ئامادەیان دەربڕیوە بە ئەحمەد مەزلوم عەبدی وەکو یەکێک لە جێگرانی سەر کۆماری سووریا جێگری سەر کۆماروی کەمە زۆر ئاساییشە لەو دەسەڵاتە بەشداربی دەبێ بچێت دیمەشق لەوێەوە مافەکان بسەنی ینی ڕێکەوتنەکە هەرەوە نییە کە بڵاو کراوەتەوە باش خاڵی تێدا دانانە بە کورد بە مافە دەستوریەکانی ڕاگرتنی شەرە ڕوبەڕووبوونەوەی پاژماوەکانی ئەسەدا یەک پارچەی خاکی سووریایە شتینی هێنی دەرەوەیەوە شاکەجان هەر زۆر زۆر هەیە ئەم دانیشتنە وەکوتم زیاد لە 2 مانگە بەردەوا من ئەم کۆبوونەوانە تا ئەمەدێ ئەمە ئەم هەش خاڵی گشتیە باشە ئەمە پێوترێ هێڵە گشتیەکان هێڵە گشتیەکانی ڕێکەوتن نامەی هەردوولا ئەمانە دوایی ئەبێ هەمووی لیژنەی بۆ دانرێ ورد کرێتەوە ئەو بۆیە مامەسالی باپیرەڵێ هیوادارم ئەوە بتوانن جێبەجێکەن و خەڵک دەستی تێوەرنەدا دەڵاگەداری دەستی سێبن چونکە چێتە وردەکاریەوە ئینگلیز دەڵێ شەیتان لە ناو تەفاسیلە لە شتە وردەکانە مشکلەکان دروستەکە بەڵام ئەمە گرینگە یەکەم دان بە هەسە دەدانراوە دان بەوەیان ناوە کوردنەتەوەیەکەوە مافی خۆی هەیە دان بەوەیانراوە هێزەکانیان هێزی نیشتیمانین ینی هێزە چەکدارەکانیان ئەمێنێتەوە ئەمە زۆر گرینگە لەو لاشەوە ئەمانە سبێنێ لە دەستورا جێگیر دەکرێت ئەڵێ کورد مافی هەیە لە سووریا باشە ئەم مافانە ئەبێ لە دەستورا هەمووی ڕوون کرێتەوە لەبەرەوە نا ئەمانە هێڵی گشتی نەم ڕێکەوتنە وردەکاری زۆری تایە دواتر باز دەواکرێت لە دەستورا چی جێگیرەکرێ و شێوازی دەستورەکە چۆنە بێ و کورد شێوەی بەشداریەکەی چۆنە بێ و بێگومانم لەوەی کورد کە پێکاتەی دووهەمە لە سووریا پێکاتەیەکی گرنگیشە چکۆ کوتمان خۆلایەنگرانی ئەحمەد شەرع خۆیان بەشێکیان کوردن هەر ئەو لیژنەی نووسینەوەی دەستورەکە دکتۆرێکی بەڵە حەو کەسەکەیەکیان دکتۆرێکی ماردینیە کە کووردە ینی بەڵێ لایەنگری ئەحمەد شەرع بەس کووردە لەبەرەوە بێ کورد دەبێ پێگەیەکی گرنگی هەبێت لە ناو سووریا ینی دەبێ لانی کەمەگە ئەحمەد شەرع لە وەزیرەکانی خۆی وەزیرێکی کوردی هەبێ ئەگە دوانیشی نەبێ جگەلەوەی هەسەدەکە نوێنەری کورد و ڕۆژاوایە دەبێت لە حکوومەتا جێگری سەر کۆماریشی هەبێ و وەزارەتیشی بەدەستەوە بێ و بۆی کاروبارەکان بڕوە هەنی ئەمە نیشانەی دەوڵەتێکی دیموکراسی و پێکەوەی و بۆی چێشەکان چارەسەر بن ئەگەروانە بێ معناوەیەک پارچەیەکە لەکوێیە لەبەر شتێکی زۆر تەبیعیە کە پێشنیاری ئەوە کرا بێ با جێگری سەر کۆماریش مەزلوم عەبدی بێ بەڵام ئایا قبوڵیەکەیان ناوە بابەتێکترە باشە بەسکەوتور ئەمریکیەکان و فەڕەنسیەکان کە خۆیان بەشدار بوون بۆچی ئەوان پێیان گرینگە کورد لەگەڵ دیمەشق ڕێک بکەوێت زانی بۆچی پەیوەندی بەوەیە کە دەیانەوێت جاری کە ئێران و رووسیا نەگەڕێنەوە سووریا خودت پەیوەندی بەوەیە کەوان هەر مامەڵە لەگەڵ پایتەختەکان دەکەن نەخێر ئادانکی ئەوان دەیانەوێ سووریایەکی بەهێز دروست بێتەوە سووریایەک دروست بێتەوە ئەم جارە سووریایەکی نزیک لە ڕۆژاوا بێ سووریایەک بە هەیمەنەی ئێران و
سووریا ببوورێ هەیمەنەی ئێران و رووسیا و تورکیاشی بەسەرەوە نەبێ چونکە بەم بەشداریکردنە ئەمریکا هەست دەکەم چۆنەڵێ بە بەردێک دوو چۆلەکەی کوشتووە جگەلەوەی هێزێک کە بە بۆچوونی ئەمریکا هێزێکی دیموکراسیە ئەچێتە ناو حکوومەتی سووریا و بەشدار دەبێ وە خۆشی بەمە لە سووریا نزیکە کاتەوە دووش نفوزی تورکیا بێهێزەکە لە ناو سووریا بۆیە ئەوان مەبەستیان ئەم ڕێکەوتنە بکرێ و دایانەوێ بە تایبەتی فەڕەنسیەکان تەمان لە ئەمریکەکانی لە پێشترن گرنگی زۆر بە ئەحمەد شەرعادەن حەزەکەن چونکە کاتی خۆشی ئەومە یاد بێ لە دوای جەنگی جیهانی یەکەم سووریا کەوتە دەست فەڕەنسا و فەڕەنسیەکان حکمی سووریان کردو لەبەرەوە ئەو پەیوەندی هەر هەیە سووریا و لوبنان تەمان بەیەکەوە هەتا ئێستا گۆڕانکاریێک لە سووریا و لوبنان ببێ لە پێش هەموو کەسەوە فەڕەنسیەکان دەخالەت دەکەن دێنە ناو بابەتەکەەوە بۆیە ئێستا فەڕەنسیەکان زۆر مەبەستیانە سووریایەک دروست ببێ کە جارێککە هەیمەنەی ڕووس و هەیمەنەی ئێرانی بەسەرەوە نەبێ ئیش لەسەرەوەکەن ئەوەش بە سووریایەکی یەکگرتووە بێ کورد کە هێزی کە دۆستی هێزە ڕۆژاواییەکانە کە دەچێتەوە حکوومەتەوە کەواپەت دۆستێکی تریان بۆ نزیک بۆ لەناو بۆ دروست دەبێت لە ناو حکوومەتی سووریا تازە حکوومەتەکە دروست بووە زانی بۆ ئەحمەد شەرع گرنگترین شت مەترسیدارترین شت ئەوە بوو ڕاستە سووریا تورکیا زۆر گرنگە پشتگیری کردووە و هاوکاری کرد تا سەرکەوتوە بەس لەوە گرنگترەوە بوو ئایا هەڵوێستی وڵاتانی عەرەبی دۆستی ڕۆژاوا چین کاتێک سعودیە پێشوازی لێکرد و پشتیوانی لێکرد مانای وایە وڵاتانی عەرەبی هەموو پشتیوانیەکەن کاتێک میسر پێشوازی لێکە مانای وایە وڵاتانی عەرەبی لەگەڵن مانای وایە ئەمریکا و غەربی سەیریەوەکەن مادام سعودی ئەمی قبوڵە چونکە پشتگیری قەتەر و سعودیە و ئەمانە لە ناو دووەلی عەرەبیە بۆ ئەحمەد شەرع زۆر گرنگ بوو مانای وایە فەڕەنسا و ئەمریکاش دەزانن ئەحمەد شەرع بووەتە ئەمری واقع ئەمری واقع ئەم پیاوە حکمی وڵاتەکە کا زۆرینەی خەڵقی لەگەڵ و توانیوێتی بە شۆڕێکێکی چەکداری سەرکەوتوو بێ ئیتر ئەمانە هیچ نییە وەرەوەری تەبایی و لەم لا تەق و تۆقێگە بێ لە هەموو گۆڕانکاریەکی سیاسی لە هەموو خەبات کودەتایەکی سەربازی لە هەموو دنیاوا بووە لە شۆڕشی ئۆکتۆبەرەوە بیگرە لە سەردەمی لینینە خەڵک هەڵگەڕایەوە و بە چەک ڕوبەڕوویان بوونەوە ئیتر لەوە بیگر لە دنیای دیموکراسی و ئەلمانی و غەربی و شەرقی و عالەمی ئیسلامی لەکوێ کودەتایەکی سەربازی کرابێ لا ڕاپەڕین ڕوویداوە تا دوای کۆنتترۆلی وەزعەکان کردووە لەبەرەوە شتێکی زۆر ئاساییە من پێشتر چاوەڕێمە کرد ئەموردە شەڕ و تەق و تۆقە ببێ بەڵام باس لەمە دووە ئەمەش کۆتایی پێدەیە و گرژیکە لە ناوچەکانە بوو هەرچەندە هەردەمێنێت خۆشی بازدۆکێک کە لیژنەی لە کۆڵنەوەی پێکێناوە سزە هەندێک گروپی داوە کە پێشێلکاریان کردووە بەرامبەر خەڵکی مەدەنی بەرامبەر هەڵڵی ئەعلام بوو شتەکان وا گەورە کرد وان نییە بەڕاستی بۆ قەبارەیە بووە دوو ئەوانە زۆر تەبیعیە با خەڵکیشانیانەدا ئیسرائیل و لەوەچی ئێران و لەوەچی وڵاتی تر و هەموو ئەوانە هانیانەدەن زۆر تەبیعیە پشێوی وردا ببێ بەڵام نەتیجە ئەمان کۆنتترۆلی وەزعەکەیان کردووە واگەربیانە بە هێزی دەتوانن پاکسازی بکەن لەبەرەوە هەموو ئەو هێزانە لەگەڵ سووریا ڕێککەون و داوای مافەکانی خۆیان بکەن بە باشترە ئیسرائیل بە قساڵ ئێمە پشتگیری کورد دەکەین لە هیچ مەحفەلێکی دەولی لە هیچ شوێنێکی ڕسمیە ئیسرائیل پشتیوانی کوردی نەکردووە یەک جار نەبوو ناونێتەوە گرتوەکانە کە ئەندامە لەوێ بڵێ من لەم بڕیارە لەگەڵ کوردم ئەبێ کورد ئەم مافەی پێ بدرێ ئیتر عەجەبەن یعنی هەر بۆی ئاژاوەکە خۆشکە ئەڵێ من لە پشتیوانی کوردانی سووریاکەم و پشتیوانی چیەکەی ئەمە بۆ ئەوان باشترە کە خۆیان لە شەڕی تورکیاش و ئەحمەد شەرعیش پاراستووە ببن بە بەشێک لە دەوڵەتەکە و هەموو وڵاتانی ناوچەکەش پشتگیریان بکەن بەتەنیا ئیسرائیل چی بۆ کوردەکە بە مێژووی خۆشی چی نەکردو دوای ئیسرائیل لەم ڕێکەوتنی پێخۆش نییە بە هیچ شێوەیەک زۆریش نیگەرانە بە هەر ئیسرائیل هاتنی ئەحمەد شەرع بە مەترسێکی گەورە ئازانێ چونکە دەسەڵاتێک پێشتر حکمی کردووە کە دۆستی ئیسرائیل بووە کە ڕێکەوتنامەی لەگەڵا کردووە لە 74 فشەکێکی بە ئیسرائیلەوە نەمناوە هەر بۆیش دوای نەمانی ئەوان کەوتە تەقانەوەی هەموو بنکە سەربازیەکانی سووریا بۆی لە دژی بەکارنێتەوە ئێستا کە دەسەڵاتێک هاتوۆتە سەر ئیمتیدادی حەماسە عەرەبی سوننەیە هاتووە جارێکتر حکومەکاتەوە لە ناوچەکە کە ئەمە پشتیوانێکی گەورەیە بۆ فەڵەستینیەکان خەتەرێکی گەورەیە بۆ ئیسرائیل بۆیە هاتوۆتە پێشەوە ئێستا ئیسرائیل بەڕاستی تووشی ئیستریا بووە ئیسرائیل ڕاستە بە پێشکەوتووترین چەکی هەیە لە ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئیسرائیل ناتوانە شەڕی هەموو خەڵکە بکە هەر هێزی سەربازی نییە و بەڕاستی بەم شەڕەی لەگەڵ حەماسی شاکردی لە غەزە هەیمەنەی نەما یعنی ئەدەسەڵاتەکەی نەما شکاپی نەیتوانی وڵاتەکە کۆنتترۆلکە ئێستا سبێنە سووریایەکی زیندوو بێتەوە کە دەوڵەتە و وڵاتێکی فراوانە و
خۆبستی خاچی هین نییە غەزە بێ و بڵێ بە هەموو لایەگەی سووتێنم دەوروبەریی کراوە بێ و تورکیا پشتیوانی بکەوت لەبەر ئێستاچێک لەم ترسیانەی ئەمڕۆ ئیسرائیل هەیە وڵای تورکیاوێ ئاسمانی سووریا بەخۆی کۆنتترۆلکەوە بیپارێزێکەوە ئیسرائیل بە خەتەر ێزانێ تورکیاش ئەمڕۆ وەزیری دەرەوە هاکان فیدان ئەڵێ ئیسرائیل ئەوێ حساب بۆ خەڵک نەکاو پەلاماری ئەم وڵاتانەی دەوروبەردا و ینی بە جۆرێک لە جۆرەکان کانەوە ئێمەش ئەوە قبول ناکەین بۆیە ئیسرائیل بە مەترسێکی گەورەی ئەزانێ بەڵام ئێمە گرنگ لەم دەرفەتەیە ئەگەر کوردانە بیرکەینەوە چی لە بەرژەوەندی خەڵکی کووردە ئەوە بکەین بەرژەوەندی خەڵکی کورد ئەمڕۆ لەم قۆناغەیە کورد ڕاستە مافی خۆیەتی بێ بەدەوڵەت بەڵام بەرژەوەندی کورد لە باشوورەوەی لەگەڵ حکوومەتی عراقی ڕێککەوێ مافەکانی خۆی لێ وەربگرێ سەردەمی دەوڵەتی نەتەوەیش لە دنیا زۆر کەم بۆتەوە قەچێکە با عێراقی ئەمەش بێخۆ عراق ناوی عەرەبستان نییە وڵاتێکە ناوی عێراقە و لەوانەیە ئەو ناوە ئەسڵەن لە کوردەوە نزیکتر بێ کە ناویشی عراقە نەک لە عەرەبەوە کاتی خۆشی عراقی عەرەب و عراقی عەجەم هەبووە با کورد و عەرەب پێکەوە وڵاتە بەڕێوەبەرنووی هەمومانە و ئێمە خاوەنین و خاکی خۆمانە میوان نین و پێش عەرەب لێرە ژیاوین و لە بەغداش بەغدا 1000 ساڵ پێش ئێستا عەرەبێکی لێ نەبووە تا ئەو کاتێک کە عەباسیەکان کردیان بە شار و کردیان بە پایتەختی خۆیان بەنیسبەت شامیشەوە بە هەمان شێوە کورد دەیان ساڵ حکمی هەموو شامی کردو قەچێکە با لە سووریا شەریک بن و پێکەوە چێشەکانی خۆیان لەوێ حەل باش ئەمە بۆ باکووریش دروستە ئاوا بیرکەینەوە جارێککە شەڕیەوە نەکەین ڕێ ئیسرائیل دۆستی کووردە ئەرێ ئەمەی دێتە سەر حکم ئیسلامی ئەلمانیە کاکە ئەمانەی هاتنە سەر حکم لە عێراقا ئیسلامی شیعە بوون داوایانە کرد ئەبێت دەستورەکە ئیسلامی بێت نابێ هیچ مادەیەک لە دەستورە هەبێت دژی بنەماکان نەگۆڕەکانی ئیسلام بێ شەڕێکی زۆر ڕوویدا یەکێتی و پارتی ویستیان ئەم دەستورەی عێراق قبوڵ نەکەن دانیشت لەسەر کرا عەرەبی شیعە زۆری نەبوون سونەش داوایە کرد کورد نەیەتوانی دژی ئەوەندە دژی ئیسلام بێت دوایوتیان بابەجیان ئێوە چیتانەوێت ناتانەوێت فیدراڵیتان بینێ ئێمەش فیدراڵیتانە دەینێ و مادەی 140تانە دەینێ و بەس باسی ئەم ئیسلامی شتەمەکە ینی کورد داوای ئیسلامی قبول کرد بە ناچاری لە پێ ناوین باسی پارتی وەکێتیەکەم بەبەستم چییە دەی ئەوەی لە عێراقی ئێستا بۆ کوردابین بووە لە عێراق لە سەردەمی بەعسە هەبوو یا چیمیا باران و ئەنفال باران و ئەنفال بوو ئەوە سەردەمی حزبی بەعسی عەرەبی ئیشتراکی کە معلومە حزبێکی قەومی ئەلمانی ئیشتراکی بەس ئەم ڕێکەوتنە پەنیشتێنە بوو لە سەڵاتدارانی هەرێم کێسە کورد لە سووریاش لەگەڵ حکوومەت ڕێک دەکەی بۆچی ئەوان لەسەر بابەتەکان لە سەڵاتدارانی ئێرە لەگەڵ بەغدا ناگەن بە ڕێکەوتنە میشەکێشە دروست دەکەن لەگەڵ بەغدا ڕێکەوتون هەموو ڕۆژە فرس سوور بۆ یەکتری ڕاخن شەریکن لە پارە دزینە حەزەکەم بزانی ئەم تەڵتینە بۆ ناکرێت دادگا بڕیاری داوە بەغا بۆ نایکە بەغاڵەکە کەم شەڕێکێتی پارتی ناکەم ئێوە 2 ساڵە خەریکە ئەڵێ بابەت تۆ ژمارەی بانکی بۆ فەرمانبەران کردووە بێنە ڕقەمی ئایبانەکەمان بەرە یعنی ژمارە بانکی هەر فەرمانبەرێکمان بەرێک کە هەموو داتاکانی لەسرە بابی خێنە سەر بانقێکی عراقی ئێ نایداتێ بۆ نایداتێ لەبەرەوەی بەرژەوەندێکی مادیان هەیە لێرە عیبیان نییە گەر بە مەسلحەتە مادیەکە تێکچێ لەو شتانەیە کە شەریکن پێکەوە دۆست و فەرشی سووریش بۆ یەکتری ڕاخن کێشەکەەوە نیە بەڕاستی بەس کێشەکە کەوتۆتە بەرژەوەندی حیزبی یعنی حزبەکە کاکەوێتە مەترسیەوە پەنابن بۆ عێراق بە دەبابەشەوە بێ قبوڵیانە حەزەکەی هەموو کوردستان بسووتێنە بەس حزبەکەی خۆی بمێنێ و ڕابردووشیان شاهیدە پەنابن بۆ تورکیا بە دەبابەوە وەرە حەزەکەی کوردستان داگیرکە بەس مهمەوەی من بمێنم پەنابن بۆ ئێران کاکەوەرە هەر هەمووی بەستۆ هێزەکانە بێنە فریامانکەوە ئەمە کوردایەتی نییە بەڕاستی ئەمە جاشایەتیە ئەمە خیانەتە لەم کوردستانە ئەم کوردەش بۆیە نەبووین بە دەوڵەت بۆیەش بەرەو دوا هاتینەوە بۆیە ئەمریکا و دنیا سیقەی بێمە نەماوە کاکەڵ ئێوە چین ئێوە 30 ساڵ لە پەرلەمانێکتانەیە کوا پەرلەمان هەڵبژاردنێکتان کرد بۆ کۆ نابێتەوە ئەی حکومەتەکە بۆ دروست نابێت ئێوە 100 ڕۆژ هەڵبژاردن کراوە کوا حکومەت کوا پەرلەمان یعنی ئێستا بچین لە دادگای فیدراڵی داوای قەیتی قەناتم وایە هەڵیەوە شوێنێتەوە هیچ دەوری نییە ئێوە نەتانتوانی هەر ڕۆژێک ویستان پەرلەمانتان داخست سەرۆکەکەیتان ناردەوە بۆ ماڵەوە گوێتان بۆ نەگرت ێ باشە ئەی کێ بڕیاردا لەگەڵ بەغا چی بکەین خۆ ئێمە شیعانین سیستانیەکمان هەبێ ئێمە مەرجای ئێمە پەرلەمانە تۆ کە پەرلەمانی نەیەڵی دەسەڵاتی هەبێ و نەیەڵی کۆبێتەوە نەتوانێت بڕیاردا بەچی کێشەکان لەگەڵ بەغدا حەل بێ ئێستا کێ هەیە بەم حکوومەتە کە لە کار کەوتووە بڵێ کاکە گیان ئەم ژمارە بانقێ بن بە بەغا ئەم ئایبانیان تەسلیم کەن ێ بە پەرلەمان بیڵێ کە نوێنەری هەموو ئەم 6 ملیۆنەیە کە لێرە نییە نایەڵن دانیشێ
پەرلەمانێکی دیزاین کرا ئەو دوو برادرانە کە ڕێکن لەسەرەوە لەسەر پارە وەڵام نازانم ینی بەس بۆ مەسلحەتی خۆیان ئەم هەموو هەڕەشەیەکێتی و پارتی نەتیجەکەی کواچی بوو بەس لەسەر بەرژەوەندەکان ماوەڕێکەوە نەجینا ڕێکەوە ئەمڕۆ بەرپرسێکی یەکێتی ئەڵێ چاوەڕێ جوابی پارتین لە بەغا پێکەوە بە لیستێک دابەزن کاکە کورد ئەگەر ئەمانە شت بۆ کورد دەکەن هەموو میلەتیان لەگەڵا بەیەکەوە دابەزن پێکەوە دانابەزن سوارە بن چی ئەەکەن بیکەن بەس مویم هۆیە بخزمەتی میلەتکەن واز لە دزی بێنن بەس تۆ کاکە نەتیجەی حکمڕانیەکە نیوە خاکی کوردستان لەدەستدا کورد دوالێ کرد بڵێ عەرەب باشترە کورد دوالێ کرد بڵێ باوەڕم بە کوردایەتی نییە کورد دوالێ کرد 30 میلیارد قەرزار بێ کورد دوالێ کرد بە 100 ڕۆژ موچەیەک وەرگێ ئیتر نازانم ئەم دەوڵەتی کوردیە چییە ینی ئەم خەڵکە دڵی بە چی خۆش بێ تۆ هەیبەتت بۆ کورد نێشتەوە تۆ کورد تەسلیمی بەغا کردەوە نەوتەکە تەسلیمی بەغا کردەوە هاتی سنوورەکانە تەسلیمی بەغا کردەوە هەموو ڕۆژە لە بەغا کەوتی بە 20 ڕۆژ و 30 ڕۆژ نایەوە ئیتر بەڕاستی نازانم ئەم کوردایەتی ئێمە چی لێ ماوەتەوە ئێمە بەعکسەوە ئێمە ناچار کرد ڕوو بکەینە بەغا بڵێن کاکە فریامان کەوت کە ئەمە بەڕاستی من بە شەرمەزاری ئەبینم بۆ ئەم دەسەڵاتداری کوردەیە کە نەیتوانی هیچ بۆ کورد بکە نەیتوانی وەکو هاوڵاتی عراقیش با بەڕێککەوە مافەکانمان بدەنێ خەڵک با موچەکەی خۆی ڕاستەخۆ لە بەغاوە وەرگێ و کێشەی موچە حەل بوو ئەنجاوەختە باسی کەرکووک کە باسی مادەی 140 بکە باسی بافە دەستوریەکانی کورد بکە شەڕی شتەکانی تر بکە بۆ 3 ساڵە هاتووی بە تەوتینەوە گرتوتە کە لە بەرژەوەندی خەڵک نەتەنها لە بەرژەوەندی حیزبی حەزەکەی مانگی تریلیۆنێک دێ ئەم تریلیۆنە بیخێ ناو بانقەوە و لەو تریلیۆنە مەبلەغی قازانچکەی و خەڵکەکەی تۆ چاوەڕێ بێت لە تۆ پارەکە وەرگێ ێبا پارەکە هەردێ و خەڵک ئەزانێت سەرچاوەکەی لەکوێوەیە و باش بەس دەمێت سەرنجی ماداتی سەردۆخی ناخۆ سەرنجی بەڕێزبان مەسە لیستی و چێشکەم ڕۆ ڕایانگەاندووە لە پێنجشەمەوە دەست پێ دەکا جومع و شەممە هیچ دابەش ناکەن یەکشەمە و دووشەممە یعنی سێ شەممەش ینی بە 6 ڕۆژ دابەشی دەکەن وڵای هیوادارم بە هەڵا چوبم من هەستەکەم ئەوە بۆ ئەوەیە یانەوێ داواکاریەکانی بەغا تەمان ئەم لیستی موچەیە ئەم جارە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە کە زۆر دەمێکە داواکەن ساڵێک زیاتر ئەم کەم و کوڕیانە نێڵن لە هزار ژما چەندین هزار کەسی تیا بۆ ناوی چواری نییە چەند هزار کەسێکی تایە کە کارتی نیشتیمانی نییە چەند هزار کەسێکی تایە کە تاریخی دامەزراندنی نییە کە پێڵێن مباشرە نییە مۆزەف مباشرەی نەبێت کاکە 10,000 ناوت بۆ نردوم تاریخی مباشرەی تیانی ئێمە چۆن بۆ بە مۆزەف ئەنجا چەند هزار ناوێکی تایە ناوی دایکیانی تیانە ئەمانە ناوی دووبارەشی مەجموعەیە کردیا بووە هەموو ئەمانە داوایان کردووە بۆ تایف سامی و تێتی من ناتوانم ئەوە پارەتان بۆ بنێرم با لەسەر مەسئولیەتی سوودانی بێ قایمەکەی ئاخرجار بۆ ئەو ناردۆ سوودانی و پێتی مانگی ڕەمەزان و دەمێکە موچیان وەرنەگرتەوە ئەو من مانگی دوم ئیمزا کرد بیان دەنێ بەس مانگی سی ئەم داواکاریانە جێبەجێ کرد ئەگەر بیانەیە داواکاریەکان جێبەجێکن پێویست ناکات موچەوە دواخەن ئەتوانی بەیانی و دوو بەیانی بیدەن داواکاریەکانی بەغا جێبەجێکەن داهاتی ناوخۆیە تەسلیمیکەن تو بەغا تریلیۆنێکە بۆ نێرێ بۆ ئامادەنی 8 میلیارد نێریانی 50 میلیارد نانێرن ئەم داواکاریانە جێبەجێکەن کەشتی زۆر بەسیتن لە 10 ڕۆژ ئاکرێ بۆ موچەی مانگی سێش بێ ئێبا بەقەی چیەکە ئایبانەکان بنێ بچێتە سەر بەغا و نەجاتمان بێ شەڕی موچە نەکەین و موچەخۆری فەقیریش لە مانگی 12 فەوتێ و نەوای لێبێ لە مانگی سیا مانگی دووەرگرێ و نە خەڵک هەست بە خەڵک تووشی نەخۆشی دەرونی بوو کێشەی کۆمەڵایەتی لێ دروست بوو موچەیەکە درست پێی نەفریا خەڵک بێ قەرزی دەباتەوە ئێ بۆ نایەن چونکە ئەزانین تێراگای لە برسی نییە ئەزانی ئەم زستانە لە هیچ ماڵێکە 8 ساعات کارەبای نیشتیمانی نەوە کە پێڵەن ڕیسی لە 24 ساعت ێ دوای 30 ساڵ بۆ کاک ئێوەی کارەبای 24 کاتژمێری بەڕێوەیە لەکوێ لەسەر قوتی خەڵک بابەجیان تۆ هیچ خزمە گوزاریەکە نەماوە لەم حکوومەتە داهاتەکەی ناوخۆشەی بن ڕێگایەکی تازە نبینی قیرکرێ نازانم هەر ئەو ڕێگاوانەکەیەکە هەمانە بۆیە من هیوادارم یعنی لەگەڵ بەغدا لەسەر بابەتانە پێک بێن چیکە باسی موچە نەکرێت چیکە نەبێ خەڵک مەشغوڵ نەکرێت بۆ بابەتەوە کۆمەڵێک داواکاری ئەگەر بیانێ جێبەجێکەن ئیتر بە خۆی ئەوە چێتە سێر ڕێڕێی خۆی موچە و ئەو کاتە توانین باس لە بابەتەکانی بەس میدیەکانی دەسەڵات بەردەوام بڵێ خەڵک چاوەشە دەکەن دەڵێن هەرێم داواکاریەکانی جێبەجێ کردەوە دو پرسیارم بێ ینی بۆ تاسش داواکاریەکان جێبەجێ نەکەوە یاخود لەم ڕۆژانە پۆستێکی کۆنگرێزمانێکی ئەمریکان کردبوو گوایە دەڵێ بانکی ڕافیدەینی عێراق سزا دەدرێ و ترامپ کێشەی موچە چارەسەر دەکە کە تەیف سامی برسیان دەکە لە کاتێکم ڕۆڕاوێژکاری سەرگۆزیرانی عێراق قسەی کردوتی ئەسوا ساسی نییە و ئەمریکاش خۆی بێبەری کردووە لە لێدوانی ئەو کۆنگرێزمانەوتی و پەیوەندی بە ئیدارەی ئەمریکاوە نیە کاکە گیان هەر گومانی تیانی ئەوەی سیاست بزانێ و خەڵک خوێنەوار و ڕۆشنبیرە ئەمریکا ئێستا کێشەی نێ لەگەڵ عێراقی ئێستا بە هیچ شێوەیەک باشترین بەڵگەشەوەی
دیناری عراقی 150 دلار ئەو نییە 150 نەبوو ئێستا بۆتە 148 یەک مەترسی لەسەر عێراق بۆ ئێستا بوو بە 160 نا هیچ شتێک نییە لە بینی ئەمریکا عێراقا بەعکسەوە پەیوەندیان زۆر باشە پارەی زۆر خەرج دەکەن لەو کۆنگرێزمانەوە بۆ شتێکی وا بکەن زانی چۆنە ئەوە هەر هەمووی بەڕاستی خەوبینینە خەوانەیە بەڵکو خەوێکی سەرف دەکەن خەوی ناخۆشە بین نەڵێن بەڵکو بێتە دی بە عێراق پارەی خەڵکی کوردستان پارەی خەڵکی کوردستان سەرفەکەن هەموو پارەکەش ئەبرێتە دەرەوە کاکە ئەم بەرپرسانە ئێستا دەیان ملیار دۆلار پارەی هەرێم هی بەرپرسان لە دەرەوەی هەمووی پارەیە میلەتەیە چوە کە موچەی و نایانداوە دوجار من پێم وایە وەزی عێراق ئێستا بالعکس بەرەو باشییە داواکاریەکانی عێراق زۆر ڕوونە خوشتی نادیار نییە کە کاڵە ئایبانە بمانەنێ بۆ نایدی داهاتی ناوخۆ لە 150 بۆ نایدی دوو کێشەی ئەو ناوانەیە ینی خۆشتێکی زۆر دیارە پێی وتون ئەوە نە 1970 ئەوەندە ناوت ئەم کێشەیە هەیە زۆر سوپاس دەکەین کاک دکتۆر دارا محەممەد ئەمین سوپاسیان بەدەبوون دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ